لە تورکیا پێویستە هەموو بیانیەکان پێش دەستپێکردنی کارکردن مۆڵەتی کارکردن وەربگرن. ئەگەر تۆ داوای پاراستنی نێودەوڵەتیت کردووە و تۆ پۆستی پەنابەر یان پاراستنی لقت وەرگرتووە، پێویست ناکات داوای مۆڵەتی کارکردن بکەیت. بەڵام ئەگەر تۆ داواکاری پاراستنی نێودەوڵەتی بیت یان دۆخی پەنابەری مەرجدارت هەیە، پێویستت بە مۆڵەتی کارکردنە. پێویستە خاوەنکارەکەت لە ڕێگەی ماڵپەڕی حکوومەتەوە داواکاریەکەت بۆ پێشکەش بکات. دەتوانیت دوای 6 مانگ دوای تەواوکردنی داواکاری تۆمارکردنی IP داوای مۆڵەتی کارکردن بکەیت. دڵنیا بەرەوە لەوەی کە شوێنی کارەکەت لەگەڵ شاری تۆمارکردنەکەتدا دەگونجێت. هەندێک پیشە بۆ بیانیەکان لە تورکیا قەدەغەیە. تکایە پلاتفۆرمی زانیاریەکانت بپشکنە بۆ لیستی زیاتر. ئەگەر دەتەوێت لە بواری تەندروستی، پەروەردە یان کەرتی توێژینەوە پەرەپێدان کار بکەی، پێویستە پێش ئەوەی داواکاری پێشکەش بکەی مۆڵەتی سەرەتایی وەربگریت. دوای پڕکردنەوەی داواکاریەکە، خاوەنکارەکەت ئیمێڵێکی بەدەست دەگات ئەگەر داواکاریەکەت پەسەند کرابێت. ئەگەر دەتەوێت مۆڵەتەکە درێژ بکەیتەوە، پێویستە خاوەنکارەکەت پێش بەرواری بەسەرچوون لە ڕێگەی ماڵپەڕی حکوومەتی ئەلکترۆنیەوە داوای درێژکردنەوە بکات. تکایە ئاگادار بن کە مۆڵەتی کارکردن تەنها بۆ یەک شوێنی کارکردنی دیاریکراو دەدرێت. بۆیە ناکرێت بەو مۆڵەتی کارکردنی کە وەرت گرتووە لە کارێکی جیاوازدا دامەزرێت. خاوەنکارەکەت ناتوانێت موچەیەکی کەمتر لە کەمترین موچەی یاسایی دیاریکراوت پێ بدات. هەروەها خاوەنکارەکەت پێویستە تۆ لە سیستەمی ئاسایشی کۆمەڵایەتی تۆمار بکات و بە بەردەوامی پارەی ئاسایشی کۆمەڵایەتیت بدات. ئەم ڤیدیۆیە تەنها بۆمبەستی زانیاریە و لەلایەن خازاژنەویس Refugee Solidarity Network بە هاوبەشی Refugee Rights Turkey بەرهەم هێنراوە.